خوای گەورە لەسەر گۆی زەوی خاکی شامی هەڵبژاردووە لە ناو شامیشدا فەڵەستین و لە ناو فەڵەستینیش قودس و لە ناو قودسیش مزگەوتی ئەقسا لە ناو ئەقساش سەخرەی هەڵبژاردووە کە یەکێکە لە سێ مزگەوتە پیرۆزەکە و یەکەم ڕووگەی موسڵمانان و شامیش وەک پیرۆزترین خاک کە تیایدا زۆربەی پێغەمبەران لەسەری ژیاون. زانایان لەو باوەڕەدان هیچ شارێک نەگەیشتووە بۆ پلەپایە و گرنگی کە شاری قودس هەیەی لەلایەن تەواوی گەلان و پەیڕەوانی ئاینە ئاسمانیەکانی سەرزەوی. قودس خاکی دابەزینی سروشی خواییە بۆ ژمارەیەکی زۆر لە پێغەمبەرانی خۆی، نشنگەی باوکی پێغەمبەران ئیبراهیمە درود و سەلامی خوای لەسەر بێ، هەروەک بارەگای پێغەمبەران و زێدی لەدایک بوونی عیسا پێغەمبەرە درود و سەلامی خوای لەسەر بێ. ئیبن عەباس دەفەرمێت بەیت المەقدیس پێغەمبەران بنیاتیان ناوە و شوێنی نیشتەجێبوونی ئەوانیش بۆ و هیچ شوێنێک لەو شار و مزگەوتەدا نییە کە پێغەمبەران نوێژیان لەسەری ئەنجام نەدابێ یان فریشتەکانی خوا لەسەری ڕانەوەستا بێ. قودس ڕووگەی یەکەمی موسڵمانانە و یەکێکە لە سێ شوێنە پیرۆزەکە لە پاڵ حەرەمی مەکە و مەدینەی مونەوەرە. موسڵمانان بە درێژایی ساڵێک و 6 مانگ لە دوای کۆچی دوایی پێغەمبەر و هاوڵە بەڕێزەکانی لە مەکەوە بۆ مەدینە لە کاتی نوێژدا و لە بری کەعبەی پیرۆز ڕوویان لە شاری قودس و مزگەوتی ئەقسا کردووە. خوای گەورە بە شەوڕەوی و بڵندبوونەوەی محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێ زیاتر گرنگی و تایبەتمەندی بەم شوێنە پیرۆزە بەخشیوە و لە قورئانیشدا ناوی مزگەوتی پیرۆزی ئەقسا وەک شوێنی گرنگی ڕوودانی ئەو معجزەیە تۆمار کردو و فەرموویەتی سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. ئەمە جوای کردووە لەلایەن تەواوی شوێن کەوتوانی ئاینە ئاسمانیەکانەوە گرنگی تەواوی پێ بدرێ. هاوکات بە درێژای مێژوو هەتا ئێستاش لەلایەن داگیرکەرانەوە 18 جار پەلامار درا و خاپور کراوە و 25 جاریش داگیر کراوە. کەم جار ڕێکەوتوە خەڵکی ئەو شارە پیرۆزە بە ئاسوودەی و دوور لە شەڕ و پەلاماردان ژیانیان کردبێ، بەڵکو بەردەوام لە نێوان شەڕ و کاولکاری و پەلامارداندا ژیاون. قودس شارێکی گرنگ و پیرۆزە لە لای شوێن کەوتوانی ئاینەکانی جوولەکە و مەسیحی و ئیسلامیش. هەر ئەم پیرۆزیە ژوای کردووە شوێن کەوتوانی ئەو ئاینانە هەر یەکەیان لە کێبڕکێ و ڕکابەری دابن بۆ بەدەزێنان و خۆ بەخاوەنزانینی. قودس لای مسلمانان شوێنێکی پیرۆزە و پارچەیەکی دانەبڕاوی جیهانی ئیسلامی و بەردەوام مسلمانان لە هەولی ڕزگارکردنی دابوون لە ژێر چەپۆکی قەواری جوولەکە و گەڕانەوەی بۆ باوەشی جیهانی ئیسلام و مسلمانان. ئەگەرچی پلانەکان لە دژی زۆرن، بەڵام بەپێی فەرمودەکانی پێغەمبەرمان محەممەد درود و سەلامی خوای لەسەر بێ دوجار ماف بۆ خاوەن ماف دەگەڕێتەوە و مسلمانان دەبنەوە خاوەنی یەکەمی شاری قودس و مزگەوتی ئەقسا لە ژێر چنگ و چەپۆکی قەواری داگیرکەری جوولەکە ڕزگاری دەبێ. بسم الله الرحمن الرحيم. ديانا بالنسبة قدس يعني وكو يكم مزقود يعني لو عفوا دوم مزقود لا كدرس كراو بو عبادة لدواي مسجد حرام كعبة وهروها يكمن شوينة كمسلمانان رويان تيكردوا بو نويش لدواي أويكا بفرماني خوي قورا رولا بيت بابرين كعبة كرا باخيشي جرينجي هي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لا شاري لمزقوتي قدس وإسراء ومعراج خوي قورا برزي كردوا بولاي خوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم درباري أو مزقوتي دفرمي هر كس يقلبين يوشبك خوي قورا لتاوانا كاني خوش دبي إما لو روانجي وصبرد ببيروزي قدس وصبرد ببيروزي نوش كردن لمزقوتي قدس وصبرد بويك قدس لكونوا قۆناغێکی زۆری هێناوە لەگەڵ ژیانی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام لە داودەوە بۆ سلێمان و بۆ محەممەد صلی الله عەلەیهی وسەلەم لە ڕوانگەی با بڵێن بەشداری دیانەتەکانەوە ینی یەکێکە لەو شوێنانی کە هەرێک لە ئیسلام مسلمانان و مەسیحیەکان و یەهودیەکان هەرێک و قەناعەتیان وایە سەهمیان لە قودسدا هەیە. یەکێک لەو باس و خواسە گرنگانی کە ئەمڕۆ لە جیهاندا و ڕگوڕشی بۆ مێژوش دەگەڕێتەوە باز لە باسی قودس و فەلەستینە لەبەرەوەی کە چەند ڕووگەیەک هەیە کە سیر دەکرێت بۆ قودس. لە ڕاستیدا قودس بەر لە هەر شتێکە بێ سیرێکی مێژووی ڕاستەقینی قودس بکرێ، پاشانیش ئەو ڕووداوانەی کە بەسەری داهاتووە و ئەمڕۆ وا دەردەکەوێت کێشمێک هەیە لە نێوان زیاتر مسلمانان لەگەڵ جوولەکەکاندا لەسەر بابەتی قودس. ئەگەر وەکو مێژوو قسەیەکی لەبارەوە بکەین، قودس بەر لە 4000 ساڵ واتە 40 قەڕن پێش هاتنی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەبوسیون کە عەرەبەکان بوون لەوێ نیشتەجێ بوون، هەتا دواتر کەنعانیەکان کە مەشهورن
ئەمانە بەڕەچەڵک عەرەب بوون، ئەمە وەکو حەقیقەتێک، وەکو ڕاستیەکی مێژوویی. واتە بەر لەوەی کە سەیدنا موسا سەلامی خوای لەسەر بێت، یعنی تەنانەت 16 قەڕن بەر لە هاتنی سەیدنا موسا کە عەرەب لە ناو فەلەستیندا ژیاوە. دیارە فەلەستین و قودس شوێنی زۆرێک لە پێغەمبەران بوون سەلامی خوایان لەسەر بێت، و ئێمە وەکو مسلمان باوەڕمان هەیە بە هەر هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام. بەڵام وەکو حەقیقەتێکی ڕاستەقینە دەڵین ئایا یەکەم جار چ نەتەوەیەکی تیا بووە؟ نەتەوەی عەرەبی تیا بووە. ئەگەر هاتوو باز لە کەرکووک بکرێ، ئایا لە ئەسڵا کەرکووک چ خەڵکێکی تیا بووە؟ خەڵکی کوردی تیا بووە. ئیتر کێ ئیدارەدا ئەمە بابەتێکی ترە. بەڵام وەکو نەتەوە، وەکو ڕاستیەکی مێژوویی ئەبێ دان بدەین بە ڕاستی مێژوویەکاندا، بە دوور لە دەمارگیری کە بڵێن بۆ فڵان نەتەوەیە بۆ نەتەوەیەکی دیکەی ترە. چونکە وەکو باسی لێ دەکەم باسەکە لە نەتەوە دەرچۆتە دەروانێ کاتێک کە باس بە تایبەتی لە قودس دەکرێت. کەوا بوو 40 قەڕن پێش هاتنی عیسا پێش میلاد یەبوسیەکان لەوێ بوون و عەرەب بوون و لەوێدا ژیاون، حتا تەنانەت پێش سەیدنا ئیبراهیم بە 11 قەڕن، بە 11 قەڕن، بە 11 سەدە پێش هاتنی سەیدنا ئیبراهیم عەرەبەکان لەوێ نیشتەجێ بوون. بۆیە گەر هاتوو بڵێن قودس ڕەبتێکی هەیە بە سەیدنا ئیبراهیمەوە، بەڵێ لە قودسدا بووە و لە قودسدا ژیاوە، لەبەر ئەوە بەگشتی سەیدنا ئیبراهیم بەر لەوە عەرەبی تیا بۆ بە 11 قەڕن پێش هاتنی سەیدنا ئیبراهیم. و حقیقەتێکیش هەیە، سەیدنا ئیبراهیم پێش هاتنی سەیدنا موسا و سەیدنا عیسا بوو. بۆیە خوای گەورە دەفەرمێت ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما. ولايتي تدا دەفەرمێت واتە تەنها ئیبراهیم پەیامبەرێکە، نا مەسیحیە و نا جوولەکەیە. ولايتي تدا دەفەرمێت بۆچی لما تحاجون في إبراهيم، بۆ کێبڕکێ و مناقەشە لەسەر سەیدنا ئیبراهیمەکەن، ئەو بڵێ مەسیحیە و بڵێ جوولەکەیە. کە دەفەرمێت وما أنزلت التوراة والإنجيل إلا من بعده، هاتنی موسا و عیسا لە دوای ئیبراهیم هاتووە. واتە بە چەندین سەدە دوای سەیدنا ئیبراهیم ئەم پێغەمبەرانە هاتووە. ئیتر خۆت چۆن نەتوانی ئێستا بڵێ ئەم ئاینەی من هی پێغەمبەرێکە دەیان سەدە پێش ئێستا بووە. کەوا بوو بە کورتی ئەوەی کە لە ناو قودسا جێنیشتەجێ بوون وەکو ڕاستیەکی مێژوویی عەرەبی تێدا ژیاون، هەم لە یەبوسیەکان هەم لە کەنعانیەکان. پاشان ئەوەی کە ئێستا ئەم مناقەشاتانی تیا دروست بووە لە ڕاستیدا مناقەشەیەکی سیاسیە و چۆتە بابەتێکی قەومی و هەندێک مەزعومات و دیعایات هەیە کە هیچی لە ئەسڵ و ئەساس داوەها نییە. هەمیشە سەربەخۆی فەلەستین، هەر کاتێ فەلەستین ئازاد بوو بێ، جیهانی ئیسلامیش ئازاد بووە و خاوەنی بڕیاری سیاسی خۆی بووە، خاوەنی ئابووری بەهێز بووە. بۆیە خۆرئاواییەکان فەلەستینیان بە ئامانج گرتووە وەکو بنەمایەکی ئیستیعماری خۆیان بۆ ئەوەی بڕیاری سیاسی جیهانی ئیسلامی پەرتەوازە بکەن و یەک نەگرێت و نەتوانن ینی کاریگەریان هەبێ لە سیاسەتی نێودەوڵەتیە. هەروەکو ئەمڕۆی بینین کە جیهانی ئیسلامی بێهێزترین پێگەی هەیە لە سیاسەتی نێودەوڵەتیە و وڵاتەکانی زۆر پەرتەوازن. ئێستا سەیری حاڵەتی شام بکە، سەیری حاڵەتی میسر بکە، وڵاتێک لە 100 ملیۆن تێپەڕیوە، وڵاتێکی زۆر پاشکۆ، زۆر دواکەوتوو، زۆر نۆکەر، و وڵاتانی ناوچەکە هەروەها وڵاتی دیکتاتۆری تۆتالیتاری، وڵاتێک کە هیچ خۆشەویستیەک لە نێوان دەسەڵات و لە نێوان جەماوەریان نییە، بە شەرتی ینی هەموو بنەماکانی وڵاتی پێشکەوتوو لە وڵاتانە هەیە کە سەرۆت و سامانێکی ئێجگار زۆری نەوت و وزە لەم وڵاتانە هەن کە ئەکرێ ببێتە بنەمایەکی ئابووری زۆر بەهێز، ئەکرێ ببێتە هۆی ئەوەی ببێتە بنەمای ئەوەی کە بڕیاری سربەخۆیانە و بڕیاری سیاسی بەهێزیان هەبێ وڵاتانە، بەڵام بەهۆی ئەوەی ناودڵی ئەم ناوچەیە لە دەستی خۆرئاوایە کە ئیسرائیلە و ئەمریکا و وڵاتانی خۆرئاوە لە پشتی ئەم کیانەوە وەستاون. سەیرەکەی وڵاتانی ناوچەکە ئێستا کێبەرکەی ئەوەکەن کامەیان زووتر لەگەڵ ئیسرائیلە
ڕێک بکەوێت کامیان زووتر خۆی بەهاوێتە باوەشی ئیسرائیل بۆ ئەوەی خۆرئاوا ڕازی بکە لە خۆی. ئەمە ینی حاڵەتێکی زۆر بێهێزی بۆ جیهانی ئیسلامی و بۆ جیهانی عەرەبی و بۆ ناوچەکە دروست کردووە. چونکە ناوەڕاست سێ قاڕەی گرنگی جیهان بەیەکەوە ئەبەستێتەوە فەلەستین، ئەڕوانێ بەسەر دەریای ناوەڕاستە، کیشوەری ئەفریقا و ئاسیا بەیەکەوە ئەبەستێتەوە و ناوەڕاست و نزیکیشە لە کیشوەری ئەوروپاوە، یعنی وەکو ناوەڕاستی جیهان. هەر کەسێک ئەم شوێنەی بەدەست بێت ئەتوانێت کۆنتترۆلی بازرگانی جیهانی و کۆنتترۆلی سیاست لە جیهانە بکە. بۆیە هەمیشە هەوڵێکی ئیستیعماری و هەوڵێکی ئیمپریالیستیانە لە پشتی ئەم هێرشانەوە بوون. ئەگەرچی هێرشی خاچپەرستەکان لەگەڵ هێرشی سەهیۆنیەتە ئامانجەکانیان تا ڕادەیەک جیاوازە. ئەوان زیاتر هێرشی دینی بوون، هەرچەنە ینی لە پشتی ئەو هێرشە دینیانەوە مەبەستی سیاسیشە بوو، بەڵام زیاتر ڕنگ و تابعی دینی هەبوو ئەو هێرشەی کە ئەوان کردیانە سەر فەلەستین و نزیکەی 90 و ئەوەندە ساڵ تایەمانەوە. بەڵام سەهیۆنیەت زیاتر ئەوەی بە ئامانج کردووە کە جیهانی ئیسلامی پەرتەوازە بکە و جیهانی ئیسلامی ینی وا لێ بکە کە نەتوانێ یەک بگرێ و نەتوانێ پێکەوە ڕوبەڕووی ینی ڕوبەڕووی تەمەعی خۆرئاواییەکان ببێتەوە. بۆ نمونە ینی هەر کاتێک فەلەستین لەلایەن موسڵمانانەوە حکم کرابێت، چ لە سەردەمی عوسمانیەکانەوە چ پێشتر و چ دوای ئەوەی کە لەلایەن سەلاحەدینی ئەیوبیەوە ڕزگار کرا، دیارە شاری قودس یاخود زەوی پیرۆز وەکوی کە لە قورئانی پیرۆزە هاتووە بە درێژایی مێژوو هەتاوەکو ئێستا شوێنێکی پیرۆز بووە لای سەرجەم ئاینەکان و بە تایبەتی تر لە لای ئاینی ئیسلام و لە لای موسڵمانەکان. قودس شوێنێکە لە دێر زەمانەوە شوێنێک بۆ پێغەمبەران و خاکی پێغەمبەران ناسراوە لە مێژووە، هەر لە پێغەمبەر داود سلەیمان هەتا ئەگاتە پێغەمبەرانی بەنو ئیسرائیل، هەتاوەکو ئەگاتە پێغەمبەر عیسا، ئەمانە هەموو لە شاری قودس و لە وڵاتی فەڵەستین و دواتر بڵین لە شام و لەو ناوچانەیە دابەزیون و ئاینی خۆیان بڵاو کردوێتەوە و بەتایبەتی ئاینی مەسیحی و بۆ خۆی حەزرەتی عیسا لە بەیت لەحم کە لە نزیک قودسە لەوێ لەدایک بووە. بۆیە بەنیسبەت موسڵمانەکانەوە لەبەرەوەی هەموو پێغەمبەرانی دی لەلایەن موسڵمانەکانەوە پیرۆزن و هەموو ئاینەکانی دی پیرۆزن و ئەو شوێنش پیرۆزە کە پێغەمبەرانی لێ بووە، پەیامی پێغەمبەرانی تیا بڵاو کراوەتەوە بە درێژایی مێژوو، بۆیە قودس لەم ڕوانگەوە پیرۆزە. لە ڕوویەکی ترەوە شاری قودس هەمومان نەزانین کە قیبلەی یەکەمی موسڵمانەکان بووە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ موسڵمانەکان بۆ ماوەیەک ڕوویانە کردە قودس و نوێژیانە کرد لەبەر پیرۆزی قودس. جگەل لەوە لە ساڵی دەی کۆچیە لەو ساڵەیە کە پێوترێ عام الحوزن بابەتێک ڕوویە لە سیرەتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت کە ئیش مەسەلەی ئیسلام میعراجە و پێغەمبەر لە شاری قودسەوە درودی خوای لەسەر بێ هەڵکشا بە بوراق بۆ ئاسمان، بۆیە شاری قودس دیسان شوێنێکی پیرۆزە لە لای موسڵمانەکان. لەبەر ئەمانە هەموو وای کردووە ئەم شارە تایبەتمەندی هەبێ، بۆیە بە سێهەمین پیرۆزترین شار لە لای موسڵمانەکان ناوزەند دەکرێت لە دوای مەکە و مەدینە. بۆیە شاری قودس بەنسبەت موسڵمانەکان و شوێنێکی پیرۆزە. قودس و فەلەستین پێگەی ئەم شوێنە پیرۆزە بۆ جیهانی ئیسلامی
پێگەیەکی زۆر زۆر گرنگی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین قودس لە سەردەمی نوێیە و لە 100 ساڵی ڕابردوویە کراوەتە قوربانی کۆمەڵێک درۆ دەلەسەی سەهیۆنیەت و لەسەر ئەوە کاریان کردووە و بۆ داگیرکردنی و بۆ ئەوەی کە کیانێکی سەرەتانی لە ناوەڕاستی جیهانی ئیسلامیە بنیاد بنێن و دروست بکەن بۆی جیهانی ئیسلامی پێ پەرتەوازە بکەن. ئەوان پشتیان بە کۆمەڵێک درۆ دەلەسەی مێژوویی بەستووە. بۆ نمونە ئەوان ئەڵێن فەڵەستین خاکی مێژوویی جوولەکەیە، بەنی ئیسرائیل ینی خاوەنی خاکی فەڵەستینن. ئێمە گەر حساب بکەین بەنی ئیسرائیل پێشەوەی بەنی ئیسرائیل لەوێ بن کەنعانیەکان لەوێ بوون. کەنعانیەکان هەم سامیشن و هەم عەرەبیشن، ینی خاوەنی فەڵەستین ئەوان بوون. هەرچەنە ئێمە جیهانبینی ئێمە و بیرروبڕوای ئێمە بڕایەکی قورئانیە کە قورئانە فەرمێ ما کانە ئیبراهیم یەهودیە ولا نەسرانیە ولكن حەنیفە مسلمە. ئەگەر ئەوان ئەڵێن ئێمە لە نەوەی ئیسرائیلین لە نەوەی یعقوبین و یعقوبیش کوڕی حەزرەتی ئیبراهیمە نەوەی ئیبراهیمە، ئەگەر بەوەش حساب بکەن ئیبراهیم لە عێراقەوە ڕۆیشتووەتە ئەوێ عەلەیه السەلام، لە عێراقەوە چووەتە فەڵەستین. لەبەرەوە بە عیبارەتی ئەمڕۆ کۆچی کردووە بۆ ئەوێ و پەناهەندە بووە لەوێ و مناڵەکانی لەوێ بوون هەتا سەردەمی حەزرەتی یوسف کە کۆچیان کردووە بۆ میسر. دواتر لە سەردەمێکی درەنگترە کە مێژوونووسان بە 600 ساڵ یا زیاتری ئەخەمڵێنن اینجا بەنی ئیسرائیل لە میسرەوە هاتوون بۆ ڕزگاربوون لە دەستی فیرعەون بە فەرمانی خوای گەورەوە بە پێشەوایەتی موسا ڕزای سەلامی خوای لەسەر بێ ڕویان کردو و هاتوون بەرەو فەڵەستین. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئەوان خاوەنی مێژوویی سەرزەوی فەڵەستین بن. وەکو وتمان پێش ئەوان کەنعانیەکان لەوێ بوون و پێش ئەوان شارستانیەتی لێ بووە. ئەمە وەکو حاڵەتێکی مێژوویی کە ئەوانەی کە بیانەوێ بە ئەم حەقیقەتە بزانن زۆر پێویستە کتێبەکە ڕۆژی گارودی بخوێننەوە الأساطير المؤسسة للسياسة الإسرائيلية کە باسی حاڵەتی مێژووییەکە یعنی وەکەڵێ بیانوە مێژوویەکانیان هەموو پوچەڵەکاتەوە بە پێی بەڵگەنامەی زۆر بەهێز و بیانوە ڕەگەزیەکانیان پوچەڵەکاتەوە کە بۆ نمونە من یەکێکیان باسەکەم ئەویشەوەیە کە ئەوان ئەڵێن ئێمە لە ڕەگەزی سامیەکانین، خوێنیشمان هەمان خوێنە، ئەنی باسی ئەوەکەن ئێمە خوێنمان پاکە یعنی یەک خوێنە. بۆ چونکە بە حسابی ئەوان جوولەکە ژن و ژنخوازی لەگەڵ هیچ دین و لەگەڵ هیچ ڕەگەزێکی ترا ناکەن. بەڵام ئەمەش خۆی بۆ خۆی درۆیەکی مێژووییە. بۆ چونکە لە سەدا 92 جوولەکەکانی ئەمڕۆ ڕەگەزیان ئەگەڕێتەوە بۆ جوولەکەکانی خەزەر، مەملەکەتی خەزەر. مەملەکەتی خەزەر لە سەدەی حەوتەمی زاینی بۆ سەدەی دەیەم ینی تەمەنی هەبووە لە ماوەی نزیکەی 250 ساڵێک ینی ئەم مەملەکەتە بژیاوە. پاشاکەیان پاشا بۆلان لەلایەن کۆمەڵێک پیاوی ئاینی جوولەکەوە حاخامەوە داوەت کرا کە ببێتە جوولەکە، کە بووە جوولەکە زۆربەی زۆری مەملەکەتەکەی و پاشانشینیەکەی بوون بە جوولەکە. ئەم جوولەکانە لە ناوچەی خەزەرا ژیاون، مەملەکەتی خەزەری پێوتراوە یاخوتی حەمەوی و ئەوانەش باسی ئەکەن کە ینی کە ئەو مەملەکەتە ینی تا ئەو سەردەمەش تا سەردەمی ئیسلامیش ینی بە جۆرێک لە جۆرەکان ینی هەژمونی هەبووە لەو مەنتیقەیە. بەڵام دوای ئەوەی کە مەملەکەتی ڕووسیا دروست بوو
شانشینی رووسیا دروست بووە و مەملەکەتی خەزەر لە بین چوو و ئەم جوولەکانە بڵاو بوونەوە بەناو رووسیا و ئۆکرانیا و بیلاڕووسیا و دوایش بۆ ئەوروپای خۆرهەڵات ئەمانە بڵاو بوونەوە کە ئەمانە لە سەدا 92 هەموو جوولەکەی یعنی ئێستەی سەر ئەرز پێکەهێنن تەنیا لە سەدا 8یان یعنی ئەو جوولەکانن کە لە ئەسڵا جوولەکە بوون کەواتە مەملەکەتی خەزەر سامی نەبوون مەملەکەتی خەزەر ئاری بوون نەک سامی و ئەوەی کە ئەڵێن خوێنمان پاکە نەخێر خوێنیان پاکنی خوێنیان بەو حسابەی ئەوان خوێنی ئاریە زۆربەیان ئەمەش ینی درۆدەلەسەیەکی تریانە کە لەسەر ئەساسی ئەوە ئەڵێن ئێمە پارێزگاریمان لە خوێنی خۆمان کردووە لە ڕەگەزی خۆمان کردووە و ینی هەر لە سەرەتای مێژووی خۆمانەوە ینی پارێزگاریمان لێ کردووە تا ئێستا کە ئەمەش درۆیەکی مێژوویە و چەندین ماستەر و دکتۆرای لەسەر هاتووە ینی ئەم بابەتە درۆیەکی تریش ئەوەیە کە سەهیۆنیەت بەکاری هێناوە مەسەلەی 6 ملیۆن جوولەکە کە ڕۆژێ گارودی وردەکاریەکی زۆری تیا کردووە تحقیقاتێکی زۆری تیا کردووە گەیشتووەتە ئەو ئەنجامەی کە لە سەروبەندی هەڵگیرسانی جەنگی جیهانی دووەمە لە هەموو ئەوروپا لە رووسیاوە بگرە هەتا ئەوروپا تا بەریتانیاش 5 ملیۆن و نیو جوولەکە لە هەموو ئەوروپا هەبووە ئێستا ئەمان ئەڵێن ئەڵمانیای نازی 6 ملیۆن جوولەکەی لێ کوشتوین ئەڵێ ئەگەر حساب بکەین هەر 5 ملیۆن و نیو جوولەکە کەش کوژرابێ ئەو 9 ملیۆنەی تری لەکوێ هێنن ئەوە یەک دوو زیاتر لە 3 ملیۆن و نیو بۆ 4 ملیۆن جوولەکە لە جەنگی جیهانی دووەمە لە ئەوروپا چوونەتە دەرەوە چوونەتە بەریتانیا خۆیان دەرکردووە ڕایان کردووە و چوونەتە وڵاتانی تر ئەو وڵاتانەی کە دەسەڵاتی نازیەکان بەسەریانان نەبووە و چوونەتە ئەمریکا کەنادا ئەو وڵاتانە خۆیان لەوێ پەناداوە لە ئەمریکای جنوبی لە زیاتر لە ئەرجەنتین خۆیان پەناداوە خۆیان دەرکردووە لە ئاگری شەڕ و باسی ئەوەیە کە ئەڵێ ئێمە ڕەتی ئەوە ناکەینەوە کە جوولەکە کوژراوە لە جەنگی جیهانی دووەمە بەڵام خۆ 20 ملیۆن ئۆکرانیش کوژراون بۆچی هەر قودسیە دەدرێ بە 6 ملیۆن جوولەکە بۆچی قودسیەت نادرێتە هەموو قوربانیانەی کە لە جەنگی جیهانی دووەمە کوژراون بۆچی قودسیەت نادرێتە هێرۆشیما و ناکازاکی یعنی بەس تەنها 6 ملیۆن جوولەکە لە عالەمە پیرۆزەکرێ ئەکرێتە شتێکی پیرۆز هۆلۆکۆست یعنی ئەمە هۆکارەکە چیە هۆکارەکە ئەوەی ئەڵێ سەهیۆنیەت ئەمە بەکارەهێنێ بۆ زوڵمەی کە لە فەلەستین ئایکا بۆ ئەوەی بڵێ ئێمە زوڵممان لێکراوە ئەمە یعنی کەس نابێ قسە بکا لەو زوڵمەی کە ئێمە ئەیکەین 6 ملیۆنمان لێ کوژراوە ئەبێ ئێمە 6 ملیۆن فەلەستینی لە خاکی خۆیانە دەربکەین و ئێستا ئەو ڕێژەیە زۆر زیاترە لە 6 ملیۆنیش فەلەستینی کە لە سەر زەوی و خاک و شوێنی باو باپیرانیان دەرکراون جا ئەمەش یەکێکی ترە لە درۆدەلەسەکانیان کە بۆ دروستکردنی ئیسرائیل و بۆ زوڵمەی کە کردوویە لێیان کراوە بەڵام پرسیارەکە لێرایە ئایا جیهانی ئیسلامی زوڵمی کردووە لە جوولەکە کە پێویستە باجەکەی بدا یا ئەڵمانیا و ئەوروپا زوڵمیان کردووە لە جوولەکە کە ئەبوو ئەوان باجەکەی بدەن ئەگەر گریمان ئەو 6 ملیۆن جوولەکەیە ڕاستە بەڵام کێ کوشتوونی ئەڵمانیای نازی کوشتوونی ئەبێ ئەڵمانیای دوای نازیەکان باجەکەی بدا ئەبێ وڵاتانە باجەکەی بدەن کە زوڵمیان لێکردوون و ئەگەر نا لە سەردەمی ئەوەی کە غەرناتە ینی خەڵتانی خوێن کرا و داگیر کرا و مسلمانەکان لە ئەندەلوس دەرکران ئەوەی کە جێی سەرسوڕمانە ئەوەیە کە جوولەکەکانیش کەوتنە بەر هێرشی خاچپەرستەکان زۆربەی زۆری جوولەکەکانی ئەندەلوس لەگەڵ مسلمانەکانە ئاوارەی مەغریبی عەرەبی بوون وەکو برای خۆیان
هەتا 1940 و هەتاکو ئەمڕۆشی لەگەڵا بێ جوولەکەکان لە مەغریبی عەرەبیە ژیاون و ژیانێکی سەربەرزانە ژیاون لەناو موسڵمانانە و لە هیچ شوێنێکی جیهانی ئیسلامیە لە هیچ شوێنێک لەم وڵاتانە بەتایبەت لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیەکانە جوولەکە لە جیهانی ئیسلامیا زوڵمی لێ نەکراوە بەڵکو وەکو برا ژیاون لە ناو موسڵمانانە حس قێرساسۆن هەیە جوولەکەیەکی خەڵکی هەڵەبجەیە خوێنەوارێکە کە دۆست و ڕەفیقی دکتۆر مستەفا عیزەدین مستەفا ڕەسوڵ بووە مەقالێکی هەیە کە لە گۆڤاری مامۆستای کووردا بڵاو کراوەتەوە لە ساڵی 93ە زۆر بە جوانی باسی ئەوە کاکاڵێ ئێمە هیچ زوڵمێکمان لێ نەکراوە لە ناو موسڵمانانەوە لە ناو کووردا بەڵکو ئێمە بە پیلانێکی نێودەوڵەتی ئاوارە کراین و سەرۆت و سامانەکەمان لێ زەوت کرا بۆ ئەوەی کە ئەمان بەنە فەلەستین کرێکاریمان پێ بکەن و ئیسرائیلمان پێ بینا بکەن جا بێمە سەر ئەمەی کە کۆتایی ئەم قسەیە کە حزقێل ساسۆن ئەیکا جوولەکەکانی ئەوروپا ئەوانەی کە بە عەقڵیەتی سەهیۆنیەت و ئیستیعماریەوە هاتن فەلەستینیان داگیر کرد بوونەوە هۆی چەوساندنەوەی جوولەکەکانی خۆرهەڵات بۆ نمونە 100,000 جوولەکەی عێراقی کە ڕۆیشتونەتە فەلەستین 1 دیناریان پێ نەبووە هەموو سەرۆت و سامانەکەیان بە فەرمانی ئینگلیز لێ زەوت کراوە حکوومەتی عێراقی لێی زەوت کردوون و وڵاتەکانی تریش هەموو بە فەرمانی ئینگلیز و سەهیۆنیەت مصادرەی ئەموالی منخولە و غیرە منخولەی جوولەکەیان کردووە بۆ ئەوەی ئەم جوولەکانە کە چوونە خاکی فەلەستین بە کرێکاری ئیسرائیلیان لەسەر دابمەزرێنن جێیشیان پێ دروست بکەن و کرێکاریان پێ دروستکەن و ئەو ئیسرائیلی کە ئێستا هەیە لەسەر شانی ئەوانە دروست کراوە ئەمانە هیچ شتێکیان لەگەڵ خۆیانان نەبردووە کە بتوانن ئەگەر ژیانەکەیان بەدڵ نەبوو لەوێ بڕۆنە وڵاتێکی تر لە ڕاستیدا قودس ئەگەر دیقەتی مێژوەکەی بدەین لە ڕووی سۆنگەی ئاینی ئیسلامەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەسرای بۆ کردووە سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕزگاری کردووە دوای ئەوە کە سەلیبیەکان دێنەوانێ قودس داگیر دەکەنەوانێ ئەوەی دەسەڵاتیاندا بێ دەیکوژن و لافاوی خوێن هەڵدەسێ سەرنجام لە سەردەستی سەرکردەیەکی گەورەی موسڵمانی کووردا کە سەلاحەددینی ئەیوبیە جایتر ڕزگار دەکرێتەوانێ کە تەنانەت ئەوانەی خەڵکی ئەو قودس بوون زۆر سەرنجڕاکێش بۆ بەلایەنەوە مامەڵەی سەلاحەددینی ئەیوبی بۆیە سەلاحەددینی ئەیوبی ڕۆژێک بووە کە لە سایەی ئیسلامدا و لە سایەی دۆستایەتی مرۆڤایەتیدا توانیویانە کە زوڵم و ستەملا بەرن لەسەر قودسدا ئەمەش بەڕاستی مێژوویەکە کە کەس ناتوانێت ئینکاری بکە زۆر ڕوون و دیارە حتا ئێمەش ئێستاش کە من و تۆ قسەی تێدا دەکەین ئەگەر بمانەوێت باشترین شوێن دەستمان دیار بێت سەلاحەددینی ئەیوبی یەکێکە لە ڕەمزەکانی ئێمە کە سۆزی هەموو نەتەوەکانی دیکەیتری موسڵمان بە هەندستان و بە پاکستان و بە وڵاتانی دیکەیتر و بە عەرەبیشەوە ڕادەکێشێت کە دڵێن هەمومان قەرزاری سەلاحەددینی ئەیوبین بۆیە لێوە شەوانێ هەم بۆ قەزەی ئێمە وەکو کورد کە مەزلومین و مافیەوەمان هەیە کە ئەم هەموو ملیۆن خەڵکەین خاوەندە سەڵات و حکومەتی خۆمان بین کە لە ڕێگەی دەرگای سەلاحەددین ئەیوبیەوە لە دڵ و دەرونی هەموو دۆست و دەرەوسەکانمان بدەین و ئێستاش و هەمان بۆ چونمان هەبێت کە سەلاحەددینی ئەیوبی هەی بووە کە قودس قەزیە و بابەتێکی ئیسلامیە هەر کەسێک موسڵمان بێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله پەیوەستیەکی بەم بابەتەوە هەیە ئەگەر دەسەڵاتیشی نەبێ بە دوعایەکی خێر ئەبێت ئەو شوێنە بەسەر بکاتەوە قودس لە سەردەمی عومەری کوڕی خەتاب لە سەردەستی ئەبوو عوبەیدی جەڕاح فتح کرا لە چوارچێوەی فەتحی وڵاتی شام لە قەرنی حەڤدەی کۆچی دیارە لەوێ شتەوە گفتوگۆیەکەیە لە بینی ئەوانەی کە مزگەوتەکەیان بەڕێوە بردووە بۆی کە ئەم کلیلەتە ناتەسلیمی عومەری کوڕی خەتاب دەکرێت و بە مەرج عومەری کوڕی خەتاب ڕزای خۆی لەبێ ئەم گفتوگۆ و حیوار و مەرجەی قبوڵ کردووە و زۆر بە شێوەیەکی نەرمونیانی مامەڵەی لەگەڵ ئەم شوێنە پیرۆزەدا کردووە کە قودسە دیارە دوای ئەوە قودس بە شوێنێکی پیرۆزی مسلمانان و لە چوارچێوەی خلافەتی ڕاشیدی و قۆناغی خلافەتی ئومەوی ماوەتەوە عەبدولمەلیک کوڕی مەڕوان خەلیفەی ئومەوی جارێکیکە ئەم مزگەوتەی بە ئەندازەیەک نوێ کردوتەوە و هەندێک بەشی بۆ زیاد کردووە و لە سەردەمی ئەو بایەخەکە بایەخی مسلمانان بە ئەم شوێنە زۆر زیادی کردووە قودس دوجار لە ساڵی 1970
99 میزەوت ئەگەر غەڵەت نەبم دەبینین لە چوارچێوەی شاڵاوی خاچپەرستان بۆ ناوچەی شام و میسر کە بە حملاتی سەلیبی ناسراوە داگیر دەکرێت لە کۆتایی سەدەی دواتر لە ساڵی 1970 لەسەر دەستی سەلاحەدینی ئەیوبی لە دوای معرەکەی حوتەین ئازاد دەکرێتەوە و بەڕێوەبردننی قورس لەلایەن سەلاحەدین و دەوڵەتی ئەیوبی ئەمیش دووبارە کۆمەڵێک دەق و نەسی گەورەی لەسەرەکە سەلاحەدینی ئەیوبی و قیاداتی و بنەماڵی ئەیوبیەکان چۆن بایەخیان بە قودس داوە و ئەمە لەگەڵ ئەوەدا کە مسلمانان وەکو باڵادەست بۆ بەڕێوەبردننی وڵاتی شام بە درێژایی خلافەتی ئیسلامی و لە سەردەمی دەوڵەتی ئەیوبیدا بەڵام دەواازەی کراوە بۆ کۆی دینەکانی کە هاتوون لێوەکانە نوێژیان کردو و عیبارەتی خۆیان کردووە لە سەدانی دواتر با بڵێن دوای ڕوخانی خلافەتی ئومەوی و بارین بارودۆخێک بەسەر ناوچەکەدا هەجارێککە مەسیحیەکان گەڕاونەتەوە سەلیبیەکان گەڕاونەتەوە قودس جارێککە لە سەردەستی دەوڵەتی مەمالیک ئەم ناوچەیە کەوتۆتەوە دەستی دەوڵەت مسلمانان و ئەمە دەتوانم بڵێم جۆرێک لە شوێنێکی هەستیار بووە لە بینی ئەوروپا لە بینی عالمی مەسیحی و لە بینی جیهانی ئیسلامی بەتایبەتی لە دوای فتوحاتی ئیسلامیە بۆ سەیطرەکردن بەسەر قودس لەبەرەوەی یەهودیەکان پیان وا بووە دەسەڵاتیان بەسەر قودس دەسەڵاتە بەسەر شوێنێکی گرنگ لەبەرەوەی ئەمانە ڕیشەیەکی کۆنی خۆیان دەجێڕنەوە بۆ ئەوەی لەبەرەوەی قودس ڕاستە ئاماژە هەیە بەوەی کە پێش حەزرەتی سلێمان هەبووە هەروەکو ئاماژەش هەیە بەوەی کە کەعبە پێش حەزرەتی ئیبراهیم هەبووە بەڵام ئەمەی کە زیاتر باوە ینی وەکو ڕووداوە تاریخیەکە حەزرەتی سلێمان ئەم شوێنەی بنیاد ناوە لەگەڵ ئەوەدا کە کۆمەڵێک ڕیوات و بەسەراتی تر هەیە لە قیسەی تاڵوت و جالوت کە حەزرەتی داود با بڵێن پێشتر هاتووە ئەم شوێنەی ئاوەدان کردوتەوە ئەمە چیرۆک و بەسەرهاتی زۆری لەسەرە مەسیحیەکانیش بە هەمان شێوە مەسەرەن دەبارەی حەزرەتی مەسیح و سەلیبکردنی و کۆمەڵێک ڕوودا دەجێڕنەوە کە تایبەتە بەم شوێنەوە ئەمە دەگەیەنێ کە بەنسبەت مەسیحیەکانیشەوە شوێنێکی مقدسە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1516 لەسەر دەستی سلێمان قانونی دووبارە دەستی بەسەر ئەم شوێنەدا گرتووە پێی وابوو شەرعێتی بەسەر وڵاتی شام و میسر و ناوچەکە ئەوەیە کە دەسەڵاتی بەسەر قودسدا بشیە ئەمە با بڵێن بەردەوام بووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و لەژێر دەستی مسلمانان داماوەتەوە بە سەرکردایەتی سوڵتانی عوسمانی ئەمە درێژەی کێشاوەتەوەکو قودس لە 1970 لە وعدی بەلفور بەریتانیا بەڵێنی بە جوولەکەدا کە دەوڵەتێکیان بۆ دروستکە لەسەر خاچی فەلەستین و لێرەوە قودس بوو بە شوێنێکی هەستیار لە بینی مسلمانان و لە بینی جوولەکە بەوەی کە جوولەکە دەیانوێت دەست بەسەر قودس دابگرن و بە شێوەیەک لە شێوەکان حەسریکەن تەنها بۆ خۆیان و مسلمانانیش ئەمە بە شوێنێکی پیرۆز تێدەگەن بە شوێنێکی زۆر پیرۆزی مسلمانانی تێدەگەن و ئەمەیان قبول نەبووە جوولەکە دەست بەسەر قودس دابگرێ بۆیە لە 1970ەوە خوێنێکی زۆر لە بینی جوولەکان و مسلمانەکان ڕژاوە لە 1922 1936 قودس بۆتە مەوقعێکی گرنگ لە بینی سراعی جوولەکە و لە بینی سراعی مسلمانان لە فەلەستین و ئەمە درێژەی شراوە تاوەکو ئەمڕۆ ئێستاش ساڵانە کۆنفرانسی گەورە دەکرێت لەسەر بایەخی قودس بۆ مسلمانان و دەبینین بە شێوەیەک لە شێوەکان بایەخێکی گەورە هەیە لەلایەن ئائیمە و لە بینی لایەن خوتەبا و لەلایەن عولەما و لەلایەن ناوەندە ئیسلامیەکان لە سەرانسەری جیهان بۆی کە قودس بە شوێنە پیرۆزە ئیسلامیەکە بهێلنەوە بۆی کە قودس بە شوێنە پیرۆزەکە بهێلنەوە کە شوێنێکی پیرۆزی مسلمانانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوێەوە بەڕێکەوتە بۆ ئیسرا و میعراج یەکەم شوێنی سوزدەبردنی مسلمانانە لە کاتی نوێژە بۆیە ئەمە ئێستا لەم حالەتەدا دەتوانین بڵێن قودس لە قۆناغێکی زۆر خراپدایە بەهۆی دەستگرتنی جوولەکان بەسەر قودس بەهۆی کە ڕۆژانەی هانەکردنی مسلمانەکان لە قودس بەهۆی ئەوەوە کە دەیانەیە معالمی قودس و شاکاری قودس بە شێوەیەک بگۆڕن کە زیاتر ڕوخسارە یەهودیەکەی بەسەردا زاڵکەن و کاڵکردنەوەی ڕوخسار و معالیمە ئیسلامیەکەی تێدا کاڵ بکەنەوە ئەمە کاردانەوەیەکی گەورەی دروست کردووە و ئەمە بۆتە بۆ عەدێکی سیاسی لە ڕابردوودا هەست هەرسێ ئەدیانەکە خۆیان بە شێوەیەک لە شێوەکان بە خاوەنی قودس زانیوە بە شوێنی پیرۆزیان زانیوە ئەمە حالەتێکی زۆر ئاسایی وەرگرتووە هەروەکو لەو ئاماژەی عومەر کوڕی خەتاب دەبینین یعنی وەکو چۆن بوو بە بەشێک لە فەرمانڕەوایەتی ئیسلامی لە سەردەمی دەوڵەتی ڕاشیدی بەڵام کراوە بۆ مەسیحیەکان و مەسیحیەکان و جوولەکانیش بەڵام ئەمە کە دوادە ڕوخسارێکی سیاسی وەرگرت ڕوخسارێکی دەوڵەتداری وەرگرت و جوولەکان ویستیان لێەوە شەرعێتی وجودی خۆیان بسەلمێنن لە فەلەستین لێرەوە ئەم گرفتە دروست بۆی کە مسلمانەکانیش ئەمە قبوڵ نەکەن و ئەم سیراعەتا کە سیراعێکی جەوهەریە لە عالمی ئیسلامی وەکو فەلەستین وەکو سیراعێکی مرکزی سیر دەکرێت قودس لەناو ئەو مرکزیەتدا شوێن و ئەهمیەتێکی گەورەی هەیە لە ململانەی بینی جوولەکە و مسلمان
بە درێژایی مێژوو هەتاوەکو ئێستا یەکێک لە هەموو خەمی مسلمانەکان ئەوە بووە کە ئەم شارە بپارێزن و دووری بخەنەوە لەو دوژمنانەی کە بە درێژایی مێژوو هەوڵی ئەویان ناوە بگەنە قودس و ئێستا هەمومانە بینین یەهودیەکان شاری قودسیان داگیر کردووە پێشتر شاری قودس تووشی حملاتی یان هێرشی خاش دروشمەکان یاخود سەلیبیەکان بۆتەوە ئەبینین لە هەموو سەردەمەکانە مسلمانەکان هەوڵی ئەویان ناوە کە ئەم شارە بخەنەوە ژێر چنگی خۆیان و ئەو پیرۆزەی کە هێتی بیپارێزن بۆیە کاتێک کە لە ساڵی 1990 کاتێک قودس داگیرەکرا لەلایەن شاڵاوی مەسیحیەکان و خاش دروشمەکانەوە ئەبینی 90 ساڵ لەژێر دەسەڵاتی ئەوانە ئەبێت دواتر لەلایەن سەرکردەیەکی وەکو سەلاحەدینی ئەیوبیەوە جارێکی تر ئەم شارە ئەکەوێتەوە ژێر دەستی مسلمانەکان و ئەبێتەوە بە بەشێک لەو جوگرافیایی کە پێوتری عالەمی ئیسلامی بەداخەوە لە دوای ئینتیداوی بەریتانی و لە دوای حربی عالەمی یەکەم کاتێکە فەڵەستین و شاری قودس شارێکی گەورەیە لە فەڵەستین ئەکەوێتە بەر ئینتیدابی بەریتانیا بەڵێنی ئەوەیە کە وڵاتی فەڵەستین بکا بە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێک بۆ جوولەکەکان و هەموو جوولەکەکان دنیا لێکۆ کاتەوە بۆیە لە حربی عالەمی یەکەمە لە جەنگی جیهانی یەکەمە بەڵێنەکەی یاوە لە جەنگی جیهانی دووهەمە لە پاش جەنگەکە بەڵێنەکەی بردەسەر لە ساڵی 1947 بۆیە ئەبینی وڵاتی فەڵەستین دابش کرا بەشێکی زۆری درا بە جوولەکەکان و بەشێکی کەمیشی درا بە مسلمانەکان بە پێوەی کە باسەکرێت نزیکەی لە سا 60 درا بە جوولەکەکان و بوو بە دەوڵەتێک کە دواتر پێوترا ئیسرائیل و لە سا 40 مایەوە بۆ مسلمانەکان بەڵام بە درێژایی مێژوو هەتاوەکو ئێستا ئەبینی ئەو دەوڵەتێک کە بۆ جوولەکەکان دروست بووە هەمیشە پەلی هاویشتووە ئەگەرچی وڵاتانی عەرەبی ویستویانە ناوچەکانی قودس و شاری فەڵەستین ئەم خاکە پیرۆزە بخەنەوە ژێر ڕکێفی خۆیان بەڵام لەوایە سەرکەوتوو نەبوون لە شەڕی 48 لە شەڕی 67 و لە جەنگەکانی تر بە هیچ شێوەیەک وڵاتانی عەرەبی نەیانتوانی ئەم خاکە و ئەم شارە بخەنەوە ژێر دەستی خۆیان ئەگەرچی پێشتر بەپێ ئەو بەڵێنەی کە بەریتانیا بە جوولەکەکانی یا بوو شاری قودس دەبوو شارێک بێت بۆ هەمووان بێ بەڵام بەداخەوە بینین لە ساڵی 2020 لە مانگی لە 21 2020 ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو شارە کا بە پایتەختی دەوڵەتی جوولەکە کە ئەمیش دوایین زەبر بوو کە زلهێزەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ 20 لە شاری قودس وڵاتی فەڵەستین ئێستا بەپێ ئەو خەریتە جیهانی کە دانراوە ترامپ و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دایانناوە خاکی فەڵەستین تەنها لە ساڵ 15 و بەشێکی هەرە زۆری بەردە ئەو دەوڵەتە کەوتووە کە نەخشیان بۆ داڕێژراوە لە سیاسەتی خۆیانە. قەزەی فەلەستین قەزەیەکی ئاینیە و ئەمڕۆ ڕەنگێکی سیاسی و ڕەنگێکی قەومیشی کراوە بەبەردا. دیدی ئێمە وەکو مسلمان بۆ قودس لە ڕاستیدا دیدێکە کە لە قورئانی پیرۆزەوە سەرچاوە دەگرێت. بێحیکمەت نییە کە خوای گەورە موعجیزەیەکی گەورەی وەکو ئیسرا و میعراجی فەراهەم هێناوە ڕاستەوخۆ لە مەککەوە پێغەمبەری خوا نەڕۆیشتۆ بۆ میعراج بەڵکو ڕۆشتۆ بۆ قودس بۆیە مەسڕای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم شەڕەوی کردوتە ناو قودسەوە و لە هەمووی سێتر لەوێ پێشنوێژی کردو بۆ هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ وەک ئەوەی کە قودس ڕەمزێ بێت بۆ هەموو ئاینەکان بە سەرپەرشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە ئێمە ئەزانین لە حەدیثە هاتووە کەس ئیمامەتی بۆ لە شوێنێکا کە ئەو بێ نابێت کەس ئیمامەتی تیا بکە خاوەنی شوێنەکە خۆی نەبێ دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامەتی تیا کردووە بەڵگەیە لەسەرەوەی کە لە پێشترین کەس بۆ قودس ئاینی ئیسلامە و پێغەمبەری ئیسلامە عليه الصلاة والسلام و هەموو پێغەمبەرانی دیکەی تریش لەوێدا بوون نوێژیان لە دوای پێغەمبەری خواوە کردووە بۆی مەبدەیەکی ئیسلامی هەیە کە بەداخەوە لە ئاینەکانی ترا هونە ئەگەر ببوایە ئێستا هەموو گرفتەکانمان لە هێمنی و گفتوگۆدا بووین پێکەوەژیان هەبوو ئەویش ئەوەیە کە ئێمە باوەڕمان هەیە بە هەموو پێغەمبەران و بە هەموو ئاینەکانی تر لا نفرق بین أحد من رسله جیاوازی ناکەین لە نێوان پێغەمبەرانە بەڵام ئەو باوەڕی بە پێغەمبەری خۆی هەیە بەڵام باوەڕی بە پێغەمبەری تۆ نییە تەنانەت باوەڕی بە پێغەمبەری ئەوەکانی دیکەی تریش نییە بۆیە کەسێک کە سەرپەرشتی قودسەکە دەبێت کەسێک بێ باوەڕی بە هەموو پێغەمبەران هەبێ بۆی ڕێز لە هەر هەموو شوێنەکانی دیکەی تر بگرێت ڕووگەبوونی قودس بۆ جوولەکە یا تەنانەت بۆ مەسیحیەکان هیچ بەڵگەیە نایە بەدەستەوە کە وڵاتەکانی تر بێن قودس داگیر بکەن
ئێستا ئێمە لە وڵاتێکین لە عێراقین ڕووەکەینە کەعبەی پیرۆز هیچ بەڵگەیەکمان بەدەستەوە نییە بڵێن وەڵام مادام ڕووگەی ئێمە ئەبێ داگیریکەین هەموو مەسیحیەکان هەر لە ئەرجەنتینەوە بیگرە هەتا وەکو وڵاتەکانی دیکەی تریش ئەگەر ڕوو بکەن لە قودس هی بەزگەیگی ئەوە بەدەستیانەوە نییە کە بێن ئەوێ داگیر بکەن ئیتر حتا ئایا بە ناوی دیواری گریاناویەوە کە ناویان داوە حائیتی موبکی ئەمانە هەمووی کۆمەڵە ئیدعایەکەن کە ئەسڵی نییە تا ئێستا جوولەکە دەگەڕێ بۆ هەیکەلی سەیدنا سولەیمان تا ئێستا نەیدۆزیوەتەوە کە دەیان ساڵە شوێن نەماوە کنجووری تێنەکاو و بە ئەجیزەی تازە کەشفی نەکا بۆی بزانێت چی هەیە و چی نییە بەحساب لە پاڵەوە هەیکەلەیە کارێک ئەنجام بدە بەڵام کێشەکە لەوایە ئەگەر هەیکەلێکیش هەبێ گریمان لە قودسا لە شوێنێکا لە شاخێ دۆزرایەوە با بێتە معبەدێکی جوولەکە بەڵام معقولێت و هەدەفت هەرەوە بێت کەعبە بڕوخێنی یاخود قودس بڕوخێنی ئەمە ئامانجی ئەوانەکە ژێرەکەی هەمووی کراوە بە ئەنفاق ئێمە دەڵێن لە دیدی ئێمەی موسڵماندا قەزەی فەلەستین قەزەیەکی ئیسلامیە چونکە خوای گەورە سبحانه وتعالى ئیسرا و معراجی بە پێغەمبەری خوا کردووە لەوێەوە پاشان پێغەمبەری خوا پێشنوێژی کردووە بۆ هەموو پێغەمبەرانی تر سەلامی خوایان لەسەر بێ لە قورئانە تۆمار کراوە ئەسرا بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله کە لەوێ خوای گەورە بەرەکەتی نادۆتە خوارەوە بۆ ئەو دەوروبەرەی کە هەیەی ئەوەی کە ئێستا جوولەکە بەنیازە کە لەوێ کۆبوو بێتەوە لە ساڵی 1967ەوە بوو واتە تا ئێستا سەدەیەکی بەسەردا تێنەپەڕیوە بەڵام لەبەرەوەی ئەمریکا پشی دەگرێت لەبەرەوەی زلهێزەکان پشی دەگرن لەبەرەوەی لوبی سەهیۆنی پشی دەگرێت لەبەرەوەی کە جوولەکە نفوزی هەیە لە ئەمریکا وڵاتەکانی تر سەروەتیان بەدەسەوەیە بە زوڵم بەستەمکردن هەر ڕۆژە بە ناو ناتۆرێک دێت دیواری بنیادەنێ بۆ ئەوەی کە جیاوازێکی عنسوری ڕەگەزپەرستی پیس دروست بکا لەو نێوەندەدا و حقیقەتێکی تریش هەیە کە من پێ دەڵێم سەیدنا موسا نەچۆتە ناو قودسەوە و هاوڵەکانیشی نەچوونەتە ناو قودسەوە بەڵکو خوا لە قورئانە باسی دەکا و ئێستاش هەندێک هەن چەند تائیفەیەک هەن چەند مەزهەبێک هەن لە جوولەکەکان هەمان قەناعەتیان هەیە کە لە یوتوبا بگەڕێتیایەتی ڕاستەکان دەڵێن کە خوای گەورە لە قورئانە باس دەکا سەیدنا موسا داوای لە قەومەکەی کرد کە بچنە ناو قودسەوە بەڵام نەچوون وتیان تۆ خوای خۆت بڕۆ بژنگە اذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون خوای گەورەش دوایی سزایدان 40 سنة يتيهون في الأرض چل دانە ساڵ خوای گەورە لە شوێنێکە هێشتێوانێک کە نەچن بەیژلایەکە بۆی ئەو جیلە نەمێنێن نەوەیەکی تر بێتە بوون فإنها محرمة عليهم خوالي حرام كردن 40 سنة يتيهون في الأرض چل ساڵیش عقوبەی دان بەوەی کە نابێ بڕۆنە ناو قودس و ناببن بۆ هیچ شوێنێکی دیکەی تر هەتا جیلێکی تر دێتە بوون بۆیە بە کورتی إنها محرمة عليهم خوالي حرام كردن برۆ لە تەوڕاتە هەیە کە حرام ئەوان سەرپەرشتی قودس بکەن حتى ئێستا هەندێک تائیفەی جوولەکە هەن خۆیان مزاهرە ئەکەن ئەڵێن ئەمە تیرۆریستن ئەم ئیسرائیلیانە ئەمانە ئەیانەوێت قودس بە خوێن بە شەڕ بە کوشتن بە بڕین ئەزانرێت چی لە غەزە ئەکرێت کاتێک کە بچووکترین شت ڕوئەدا بە تۆپ و بە تەیارە و بە حەشتێک بەو هەموو هێزەی کە هەیەە ئەو هەموو ئازار و ئەشکەنجانی ئەدەن ئێستا دەرکەوتو بە شۆفڵ بەسەر جەستەی کوژاوەکاندا دەڕۆن هەر ڕۆژە و کۆمەڵێکە کوژن بۆتە شەڕ و ئاژا و فیتنەیە کە ناتوانن سەرپەرشتی بکەن لەبەرەوە بەڕاستی ئەمە ئێمەش وەکو مسلمان موقیفمان وهایە ئەگەر لایەنی ئاینیش بخەینە ئەولا وەکو ویژدان ئەمە چی نییەکە چونکە ئێمەی کورد ئەو ناڕەحەتیانەمان بینیوە کە فەلەستینیەکانی بینن لە حەجدا بوو مقابلەی هەندێک کەس کرد لەوانەی کە لە فەلەستینەوە هاتبوون ئەیگوت ئێمە و ئێوە بەڕاستی هەردوو لامان یەک مێژومان هەیە هەردوو لامان لە تاڵەتی زاڵمێکا ژیاوین ئێوە زاڵمێکتان هەبوو ئێمەش زاڵم وستەمکارێکمان هەبووە و ئێستاش بەردەوامە لەسەرمان ناڕەحەتیمان دەکا بۆیە وەکو ویژدان نەبێ بزانین کە ئەمە قەومێکن میلەتێکن دەچەوسێنێنەوانی و هەر ڕۆژە و شوێنێکیانە داگیر دەکرێت و دەکرێتە شوێنی ئەوان حتا سەرکردەی کورد کە بە قودس ناوی بردووە یعنی هۆکارێکی حکمەتێکی تایە کە قودس ئەسڵەکەی عەرەبن بەڵامی کەسێکی تر داگیریەکە کەرکووکیش ئەسڵەکەی کوردە بەڵام کەسانێکی دیکەی تر تەماعیان تای هەیە هەر یەکیش ئیدعای خۆشیەکە لە کاتێکا لە ئەسڵا کوردن فەلەستینیەکان بە تایبەت بزوتنەوەی فەتح کە زۆر شانازیە کرد بەوەی کە ڕێکەوتنی ئۆسلۆی لەگەڵ ئیسرائیلیەکانە ئیمزا کردووە و سوڵتەی فەلەستینی دامەزراندووە بەڵام ئەم دەسەڵاتی فەلەستینە هیچ کاتێک نەیتوانی ببێتە ئەمری واقع بەڵکو بوو بە پاشکۆی سیستمی ئەمنی ئیسرائیلی و لە ماوەی 1996 بۆ ئێستا بەس وەکو پاشکۆیەکی ئیسرائیل ڕەفتاری کردووە هەماهەنگی ئەمنی هەبووە
لەگەڵ ئیسرائیلیەکانە بۆ سەرکوتکردنی فەلەستینیەکان بەو هیوایی کە دەوڵەتێکی فەلەستینی لە پەنای ئیسرائیلە دروست ببێ بە پێی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەڵام ئێستا ئەنجامەکە ئەمەیە کە ئەیبینین ئەمریکا خۆی کە بەشێکە لەو وڵاتانەی کە کۆمەڵی نێودەوڵەتی پێکەهێنن و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پێکەهێنن و هەموو بڕیارانەی ئەنجومەنی ئاسایش بە واژۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام دراون بەڵام ئێستا ئەبینین ئەمریکا پاشەکشەی کردووە لە هەموو وڵاتانە لە هەموو ئەو بڕیارانە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سوڵتەی فەلەستینی و دەسەڵاتی فەلەستینی گەیاندووەتە کەناری ڕووخان و داڕووخانی بە تەواوەتی و ئێستا ئیدارەی سەرۆک ترامپ بڕیاری داوە کە هەموو ئەو خاکانەی کە ئیسرائیل ئەوێ و شارۆچکەی جوولەکە نشینی تیا دروست کردووە کە بە حساب ئەبوو دەوڵەتی فەلەستینی لەسەردا بمەزرێ ئیسرائیل ئازادە لەوەی بیان خاتە سەر خاکی خۆی ئەمەش نەهامەتیەکی ترە کە دروست بووە و سوڵتەی فەلەستینی لە ماوەی ڕێکەوتنامەی ئۆسلۆ هەتاکو ئێستا شوێن سەرابێکی بێ بنەما کەوتووە قودس بایەخەکەی ئێستای دەگەڕێتەوە بۆ بایەخە تاریخی کە هەیە بۆ دەگەڕێتەوە بۆ بایەخەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی ئەبوو ذەڕ و لە کۆمەڵێک نصوصی تردا دەردەکەوێت بایەخی قودس دەگەڕێتەوە بۆ ئیسرا و میعراج کە لەوێەوە بایەخی قودس دەگەڕێتەوە بۆی کە خوای گەورە لە قورئان دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير يعني خوای گەورە یەکێک لە علامەت و نیشانەکانی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەسجدی حرامەوە خوای گەورە گواستیەوە بۆ مزگەوتی ئەقسا و لێەوە بەرزی کردەوە بۆ ئاسمان ئەم پێشینەیە دەبێت بەردەوام بێت تاوەکو ڕۆژی قیامەتەوە تا مسلمانان بەپێی ئەم بایەخەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قودسی داوە ئەم بایەخەی کە بە درێژایی یەک لە دواییەکی فەرمانڕەوای ئیسلامیەکان بایەخیان بە قودس داوە ئەو بایەخەی کە سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد و جارێک گەڕاندوێتەوە بۆ دەستی مسلمانان ئەو بایەخەی کە کاردانەوەی جوولەکە کە دانەوەی سیفزازی مسلمانان دەکەن بۆ گۆڕینی معالیمەکەی بۆیە هەموو ئەم بایەخەی ئێستا دەرهاویشتەی ئەم بایەخە تاریخیە دەرهاویشتەی ئەم بایەخە ئیسلامیەیە کە لە ڕابردوودا پێی دراوە مسلمانان لە ئێستا دایانەوێت جارێک کە ئەم مەجدا ئەم بایەخە تاریخیە بگەڕێنەوە بۆ حالەتی ئێستا و ئێستا وەکو گوتم بۆتە بابەتێکی مرکزی بۆ عالەمی ئیسلامی ساڵانە لە مؤتەمەرات ساڵانە لە ناوەندا ئیسلامیەکان ئەمە دەوروژێندرێ و بەشێکە لە سراعی ئەدەبیات و لە سراعی سیاسی و دەتوانم بڵێم لە پرۆسەی ئاشتەوایی بینی عەرەب و ئیسرائیل و لە پرۆسەی شەڕ و ململانەیەکاندا قودس بایەخێکی گەورەی وەرگرتووە ڕۆژانەش دەبین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئازاردانی مسلمانان لە جوولەکە کە دەستی بەسەرداگرتووە چ ئیستیفزاز و بابرین کاردانە و دڵبریندارکردنێکی کۆی مسلمانان لە سەرگۆی زەویدا دروست دەکات بەخۆی دوا خۆیدا دێنێ وەکو باسمان کرد شاری قودس شارێکی ئەجگار پیرۆزە لای مسلمانەکان چ لە مێژووی کۆنا چ لە مێژووی ناوەڕاستە چ لە ئێستاە هەر لەو کاتێک کە عومەری کوڕی خەتاب فەتحیەکە لە ساڵی 16 کۆچی طبعاً بە ئاشتی فەتحەکرێت اتفاقیە ئەبەستێ لە بینی کاربەدەستان یا مەسیحەکانی وڵاتی قودس کە بە شێوەیەکی ئامین بمێننەوە هەر لەو کاتەوە هەتاکو ئێستا بە درێژایی سەردەمەکان ئەم شارە شارێکی پیرۆز بەلای مسلمانەکان ئەبینین دەوڵەتێک لە دوایەکانی ئیسلام دەوریان هەبوو لە تەعمیرکردن یاخود دروستکردنی ئاودانکردنەوەی شاری قودس بە تایبەتی دەوڵەتی ئەمەوی و تاگاتە دەوڵەتی عەباسی و عوسمانی ئەوانی تر لە سەردەمی عوسمانیەکانە و لە سەردەمی پێشترا و دواترە هەمیشە ئەم شارە شارێک بووە کە بۆتە جێگای تمۆحی وڵاتانی مەسیحی بە حکمی ئەوەی کە ئەوان بە پیرۆزیان زانیوە داوایان کردووە بەڵام ئەبینی بە هیچ شێوەیەک لە هیچ سەردەمێک لە سەردەمەکانە ئەم شارە و ئەم وڵاتە نەبەخشراوە بە ئەو دەوڵەتانی کە داوا کراون بە تایبەتی دەوڵەتی مەسیحەکان و دواتریش دەوڵەتی جوولەکەکان ئیلا بە زۆر نەبێت لەبەر ئەوەی ئەم شارە شارێکی پیرۆز بووە و شارێکی ئاینیە بەگشتی چونکە منبع و بێشکەی هەموو ئاینەکانە و شارێکی تایبەتمەندە بە نیسبەت ئیسلام و پیرۆزەکەی لەبەرەوەی ئەم شارە شارێکە بەڕاستی پێغەمبەر لە چەندین فەرمودەیە باسی پیرۆزی ئەم شارەی کردووە
و باسی ئەوەی کردووە کە سێهەمین شوێنە لە ڕووی پیرۆزیەوە بۆیە پێویستە مسلمانەکان بەردەوام بە تایبەتی لە ئێستا ئاگایان لە پیرۆزی شاری قودس بێ و هەموو خەمیان پارێزگاریکردن بێ لە پیرۆزی و قەداسەتی شاری قودس بەو توانایی کە هەیەە بەو قووەتەی کە هەیەە کە جێگەی داخی ئێستا مسلمانەکان لە بارودۆخەکان ناتوان پارێزگاری لە خۆیان بکەن چ جای ئەوەی بتوان پارێزگاری لە شارێکی وەکو قودس یا وڵاتێکی وەکو فەڵەستین بکەن ئێستا بینین ئەم شارە بۆتە شوێنێک کە جوولەکەکان تایە باڵا دەستن و مسلمانەکان بە ئیجازەی ئەوان ئەڕۆن نوێژی تیاکەن کە ئەمەش یەکیشی ترە لەو نەکسانەی کە لە دوای نەکسەکانی 48 و 67 هاتووە بەسەر مسلمانەکانە. بەڵام شاری قودس هەر شارێکە لە دڵی مسلمانەکانە پیرۆزەوە لە ئایدیا و بیری مسلمانەکانە پیرۆزە لەبەرەوەی قورئانی پیرۆز باسی کرد پیرۆزی شاری قودسی کردو لەبەرەوەی چەندین فەرمودەی پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر بێ باسی کردووە بۆیە هەموو خەمی مسلمانەکان لە ئێستاە دووبارە ڕزگارکردنەوەی قودسە و دوورکەوتنەوەیەتی لەو مەترسیانەی کە ئێستا شاری قودس لەسەرەتی بە تایبەتی لەلایەن جوولەکەکان.